دەستار دەسوڕێن و ساواری لێبەرهەم دەهێنن مەشکە دەژەن و ئەو پێداویستیە کۆنە کوردەواریانە بەنەوەی نوێ ئاشنا دەکەن. ئامانجمان لە فیستیڤاڵە خزمەتکردنە بە هەموو چینی توێژەکان و کۆکردنەوەی هەموو گوندەکانە بە یەکتر بۆ ئەوەی خۆشەویستی و محەبەتی زیاتر بێت بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ئەو دابوونەریتانەی کە باب و باپیرانمان لەسەری بەردەوام بوونە. ئێمە ژۆک و ژنانی گوندی ماونان بەشدارین لەم فیستیڤاڵە هیوادارم هەموو ساڵێ لەو بەروارەدا ئەم فیستیڤاڵە دووبارە بکرێتەوە. ئەم فیستیڤاڵە ببۆنێ ئەوەیە کە خەڵک ئاشنا ببی بە گوندی ماونان و هەروەها خزم و دۆستان لێرە کۆ ببنەوە. خەڵکی ئەم دەڤەرە بە جلوبەرگی کوردی بەشداری فێستیڤاڵ دەکەن و بە گۆرانی و هەڵپەڕکێ ساتەکانیان بەڕێ دەکەن. بۆ بەشداری فێستیڤاڵ خەڵکی لە شارەکانی دیکەوە هاتوون و دەڵێن ئامانجی فێستیڤاڵ پەیامی پێکەوەی و خۆشەویستیە. لە ڕانی هاتیم خەڵکی ماونانم بۆ ئەوەی بەشداری بکەم لە فیستیڤاڵی ماونان لە دۆڵی باڵیان. ئەو فیستیڤالێکی کەلتوریە ئەبدەیتی خزمەتی و عادەت و تەقالید و کەلتوری کورداوەریەکەینەوە. زۆر خۆشحاڵ بم کە ببینینی هەموو ئەو خزم و دۆستانی ئەو گوندانی دەوروبەر و هەموو گوندانی دۆڵی باڵیان خۆم بە خۆشحاڵە بزانم دوای ئەو هەموو ساڵە فیستیڤالێکە کرێتەوە کە هەم بۆ بیبینەوەی هەموو خزم و دۆستەکان هەم بۆشە ئاشناکردنی گەنجەکانمان با و کللتور و ئەو فۆلکلۆرێک کە لە کۆندا هەبووە. یەکەمین فێستیڤاڵی گوندی ماونان بە بەشداری هونەرمەندان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. خەڵکی هیواخواز بوون ئەمە ببێتە نەریتێکی ساڵانە. یەکەمین فێستیڤاڵی گوندی ماونان لە ناو سروشتی جوانی دۆڵی باڵەیان بەڕێوە چوو. ئامانج لەم فێستیڤاڵە پیشاندانی ئەو کەلوپەل و کەرستانەن کەنەوەی ئێستا پێی ئاشنانین. پێشەوا مەحموود کورسات نیوز، دۆڵی باڵەیان.